ماوەی 3 مانگە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان بۆ چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم وەستاون. لە ئێستاشدا هەوڵ دەدرێت جارێکی تر لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکرێنەوە. وەفدێکی کۆمەڵی ئیسلامی بە سەرکردایەتی عەلی باپیر ئەمیری کۆمەڵ سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانی کردو لەلایەن عومەری سەید عەلی و یوسف محەممەد سەرۆکی پارلەمانی کوردستان و بەشێک لە ئەندام و هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانەوە پێشوازی لێکرا. باپی زانیاریەکانی NRT عەلی باپیر لە هەوڵیەوەدایە کە جارێکی تر لایەنە سیاسیەکان لە یەکتر نزیک بکاتەوە و کۆبوونەوە پێنج قۆڵیەکان دەست پێ بکەنەوە. باوتەی ئەندامێکی سەرکردایەتی پارتی پێشتر پارتی ڕاستەوخۆ داوای لە گۆڕان کردووە بەبێ هیچ مەرجێک کۆبوونەوەی دووقۆڵی ئەنجام بدەن، بەڵام گۆڕان وەڵامی نەداوەتەوە. پارتی دموکراتی کوردستان هیچ گفتوگۆیەکی ڕەت نەکردوتەوە، بەڵام هیچ مەرجی پێشوەختیش قبول ناکاتن، بەڵام لەبەر بارودۆخی کوردستان و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەوێ پێکەوە کار بکەین. بۆیە پارتی ڕاستەوخۆی داوای گفتوگۆی کردووە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ لایەنە سیاسیەکانی تریش، بەڵام بە تایبەتی لەگە بزوتنەوەی گۆڕان. تاوەکو ئێستا وەڵامی بزوتنەوەی گۆڕان وەڵامی نەبووە. دوایەوەی سەرۆکی پارلەمان ڕێگری لێکرا بچێتەوە سەرکارەکەی لە شاری هەولێر، گۆڕان پەیوەندیەکانی لەگەڵ پارتیدا پشڕاند. مەرجی دەستپێکردنەوەی کۆبوونەوەشی لەگەڵ پارتیدا باگەڕانەوەی وەزیرەکانی و سەرۆکی پەرلەمان بۆ سەرکارەکانیان گرێداوە. ئێمە مەسیجی خۆمان نردووە وازەحە پەیامی سیاسی بزوتنەوەی گۆڕان وازەحەکە و تومانە سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە و تیمەکەی ئێمە بگەڕێتەوە بە حکومەت ئەو کاتە ئامادەی هەموو دانیشتن و دانووسانێکمان تایە، بەڵام بە مەرجێک دانیشتەکانی ئێمە دانووسانەکانی ئێمە لەگەڵ لایەنە سیاسەکان بە تایبەتی لەگەڵ ئەو لایەنی کە ئێستا خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان نەزانێ، خۆی بە هەموو شتێکە زانێ لە هەرێمی کوردستانە، ئێمە قسەی خۆمانمان کردووە و مەسئولی نەقسەی خۆشمان و بەو مەرجە ئێمە دانیشتن و دانووسانەکەین کە سەرۆکی پەرلەمان و تیمەکەی ئێمە بگەڕێتەوە بۆ حکومەت. ئەوەی کەوا لە خەڵک دەکا کۆیلایەتی یەکدی کۆمەڵی ئیسلامی کە ئێستا هەوڵی زەمینەسازی دەدات بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان باز لەوە دەکات کە تا ئێستا هیچ دەنگۆیەک نییە بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوە پێنج قۆڵەکان و دەڵێت بارزانی لە نوێترین پەیامیدا دانی بەوە داناوە کە کێشەی هەرێم کێشەی سەرۆکایەتی و پێویستە چارەسەر بکرێت. هیچ زانیارێکی ئەوتۆ نییە کە کۆبوونەوە پێنج قۆڵەکان دەست پێ بکرێتەوە. کاک مەسعود بڵێ ئەوە دەسەلمێنێک کە قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەیە، بەردەوامی هەیە و بۆ خۆی وەکو خۆی هەندێک هەنگاوی خستۆتە بەردەم ئەو هەموو لایەنە سیاسیانە کە چارەسەر بکرێن. پێشمانێ لە کۆبوونەوەی ئافراواندا ئەو وەزە چارەسەر بکرێت. باوتی چاودێران ماوەی زیاتر لە 6 مانگە ماوەی یاسایی سەرۆکی هەرێم کۆتایی هاتووە. لە ئێستاشدا حکوومەت وەک پێویست نییە و پارلەمانیش پەکخراوە، بەڵام هێشتا کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکراوە. ژاردەباغی NRT سلێمانی.